مێکزەمینیەکانی پێشمەرگە بەسەر جادەی باوە مەحموودی باکووری ڕۆژاوای خانەقیندا بەردەوام دەسوڕێنەوە. چاودێری ئەو ڕێگە سەرەکیە دەکەن کە چەند ڕۆژێک لەمەوە بەرهێزێکی حەشدی شەعبی هەوڵی کۆنتڕۆڵکردنیدا و خەریک بوو گرژی لە نێوانیاندا ڕوو بدات. ڕۆژانە و پێزەکانی پێشمەرگە بە دایمی ئەم شارە پارێزین، هەم بۆ تیرۆریستانی داعش و هەم جەماعەتی حەشدیش بە حکمی ئەوەی ڕێگاکە ڕێگایەکی پانتایەکی دوورە لە جەوڵ مرواریەوە تا گاتە نزیکی خانەقین. ڕۆژانەی مەرکی سەرشانی خۆمانە ئەم ڕێگا پارێزین، هاتوچۆی بەسەراگەین هەتا درەنگانێکی شەویش. لە گوندەکانی ڕۆژاوای خانەقین پێشمەرگە و هێزە عێراقیەکانیش بوونیان هەیە، هەروەک داعشیش بە شەوان جموجۆڵی لەو ناوچەیە هەیە. پێشمەرگە و حەشد هێندەی چاودێری یەکتری دەکەن بەهۆی بێمتمانەیی نێوانیانەوە، هێندە بیریان لای داعش نەماوە. ئەوان هێزێک بوونە لە ناکا هاتوون و ئامانجی خۆشیان ئەسکەر بە هیچ کەسێک ناڵێ ئامانجی چییە، بەس ئەوەی ئێمە وەکو خۆمان وەکو تەجروبەمان هەیە لەگەڵیانە هەدەفی ئەوان هەدەفیان لە باوە مەحمووە تا دەکەی سەرچەم. دوای ئەوە مەرحەلەی دووهەم ئەگەر پێیان بکرێت جۆڵ مرواری، لەبەرەوەی مرواری شوێنێکی استراتیژیە بەسەر هەموو منطقەی زەنگابات و کوڵەجۆ ئەو سنوورە ئەڕوانی و ئەم ڕێگایشە ئەبێتە ڕێگای خۆیان ئیتر ئەڕاتەوە بۆ حەلوانە چێ بۆ دەکە، یعنی بۆ هەموو جێگاکان ئەمە خەتێکی استراتیژیە بۆ ئەوان. ئەو هێزەی حەشدی شەعبی هەوڵی کۆنتڕۆڵکردنی چەند خاڵێکی سەربازی پێشمەرگەیاندا لە ناوچەکە نەماون، بەڵام پێشمەرگە متمانەی نییە و بەردەوام چاودێری ناوچەکە دەکات. عەلی حسێنی وتەبێژی حەشدی شەعبیش بە دەنگی ئەمریکای وت هیچ نیەتێکیان نییە بۆ دروستکردنی گرژی لەگەڵ پێشمەرگەدا، بەڵام هێشتا پێشمەرگە بێمتمانەیە. تا ئیستا هیچ بڕیارێک بۆ ئێمە نەهاتووە، نە بە چۆڵکردن نە بە شەڕ، بەس ئێمە لە هەمان کاتە بە هیچ شێوەیەکەم سنوورە چۆڵ ناکەین بۆ ئەوان، دە جاری تریش بێنەوە لەوانەیەک چۆڵی نەکەین و هەر ڕوبەڕوویانە بین. ناوچەکانی ڕۆژاوای خانەقین چەندین هێزی جیاوازیان تێدایە، بەڵام گرفت نەبوونی هەماهەنگی و بێمتمانەییە لە نێوان ئەو هێزانەدا کە داعش سوودی لەم بێمتمانەییە وەرگرتووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، دیالە.